کاک سەردار زۆر سوپاس بۆ کاتەکەت. ئەمڕۆ کە بڕوانامەکەیان پێشکەش کردی باڵیۆزی ژاپۆن باسیەوەی کرد جەنابەت تەنیا بازرگانی ناکەی لە نێوان ژاپۆن و کوردستان و عێراقا، وتی پردی پەیوەندیش دروست کردو و ئاڵوگۆڕی کلتورەکەی. کەمێک باسیەوەم بۆ بکەین؟ بێگومان ئێمە هەموو جا دەڵێن ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتی نەبەستیت ناتوانانی نەتیجارەت بکەی نەشتی گەورە بکەی لە بین دوو وڵاتدا. ئەوەی ئێمە فێر بووین، ئەوەی ئێمە تێکەڵاویمان زیاد دروست کرد لەگەڵ یابانیەکان یەک ناسینە، شەفافیەتە، مزداقیەتە. ئەوانە لە ناو ئێمەدا و لە کەلتوری ئێمەدا هەیە. ڕنگ بێک تۆزێک بریندار بوو بێ بەڵام ماوە. دەمانەوێت لە ڕێی ئەوانەوە لە کۆمەڵێک کاروبارەوە بیهێنینەوە جاری کە سەر ڕوو بۆ ئەوەی ژیانێکی پاک و دروست و خزمەتگوزاریەکی جوان بۆ کەس و کار و وڵاتی خۆمان دروست بکەین. بەڵێ بۆ هەرێمی کوردستان ئەو دید و ڤژنای کە ئێوە هەتانە بۆ ئابووری لە هەرێمی کوردستانە شتێکی چۆنە؟ کەمێک باسیەوەم بۆ بکەی. ئەوەی ئێمە بینیمان، ئەوەی ئێمە شتێکمان لەو شتانە کردووە، ئەویش ئەوە بوو کە توانیمان یابانیەکان و سنتەری ڕاهێنانی تۆیۆتا لە کوردستان بێ. ڕاهێنان هەر بۆ تیجارەتەکە نییە، ڕاهێنان ئەوەیە کە ڕابی لەگەڵ ڕەوشتی چاک لەسەر ڕەوشتێک کە بتوانی خزمەتی پێ بکەیت. ئەوەمان توانی بەڵاوەی پێ بکەین و ئەمڕۆ دەتوانین بڵێین کەسانێکی زۆر زۆر باش لە ناو گروپدا گەورە بوونە، بێجگەلەوانش کۆمەڵێک گەنجی کەمان هاوردۆتە ناو ئیشەکە، بێجگەلەوە کۆمەڵێک منداڵی مەدرسەکانشمان هاوردۆتە ناو ئەم تێکەڵا بوونە. بەڵێ نزیکی ژمارەی کارمەندانتان لە هەموو عێراقا چەندێکە، لە هەرێمی کوردستان چەندێکە، چەندێک هەلی کارە ڕەخسێنن ئێوە؟ ئەمڕۆ دەتوانم بڵێم 1500 کەسایەتی خۆمان لە ناو کارن لە کاتێکا خەڵکی عێراق و کوردستان. زیاد بنکەی کارەکانمان لە کوردستانە. ئەویش سوپاسی ئەو کەسانە دەکەم کە یەکەم ڕۆژەوە داواتی ئێمەیان کرد بۆ کوردستان کە من خۆم خەڵکی کەرکووکم توانیم شتێک نەقل بکەم و سەربەرزیە بۆ ئێمە هەموو کەسێک، چونکە ئێمە هەمومان لە ناو وڵاتێکین بێکەوە ئەگەر هەمومان باش بین نەتائیجی باشمان زۆر زۆر دیار دەبێت. قەبارەی بازرگانیەکە چەندێکە ساڵانە بۆ لە 2013 دەتوانین بڵێن گەشتینە 700 میلیۆن دلار ساڵانە، بەڵام لە دوای تەنیا عێراق یا چکە ئێوە لە دووبەیش وابزانم؟ بەڵێ ئێمە بەس باسی عێراق دەکەین. ئەمڕۆ بێجگە لە دووبەی لە ئوسترالیاش هەندێک کارمان هەیە، بەتەمایانی ئێستا دەم جوانە ئینشاءالله لە یابانیش هەندێک کارمان دەبێ، بەڵام بەشی ڕئیسیمان لە کوردستان و لە عێراقا. 2013 700 میلیۆن دلار. بەڵێ لە ساڵانی دوای ئەوە زۆر هاتە خوارەوە، زۆر هاتە خوارەوە تا گەیشتە ڕادەیەک گەیشتە 200 میلیۆن دلار. تووشی زەرێکی گەورە بووین حقیقەتەن، کادرێکی زۆرمان هەیە. الحەمدولله توانیمان کادرەکانمان لەو زروفە قورسانە بێبەشی ژیانیان نەکەین، هەمویان لەگەڵمان بەردەوام بوون و ئێستاش ئەو وەفاداریەیان تیاماوە زۆر بەجددی و زۆر بەقووەت کار دەکەن، هەمویان بەیەکەوە ڕۆژ بە ڕۆژ گەورە دەبن. دەستمان پێکرد زیاتر لە 180 کادرەکانمان بیانی بوون چونکە خبرەمان نەبوو. و ئێستا کوردستان ئێستا 190 خەڵکی عێراقا، دەتوانم بڵێم 150 خەڵکی کوردستانە مامۆستایان لێ دەرچووە دەرسە دەنەوە. دەتوانم بڵێم هەندێک شتمان لە یابانیەکان وەرگرت و بە بەردەوامی پاڵپشتی کارەکانمانن و پاڵپشتی شتی باشن کە بۆمان بێنن بۆ بازاری عێراق. کێردی داهاتی ساڵانەتان جاریشکە چۆتەوە بەرزبوونەوە دوای ئەو قەیرانە دارایی هەبوو لە هەرێمی کوردستان؟ بێگومان بازاری عێراق زۆر لەوە گەورەترێکەوە من باسی دەکەم. ئەوەی ئێمە بەدەستمان هاوردووە پارچەیەکێتی لەبەر ئەوەی کۆمەڵێک قانون و تعلیماتی ڕێکوپێک نەبووە کە ئیشی ڕسمی بپارێزێ. ئێستا لەو مەرحەلەیان کە ئەو چاکبوونە دروست بکەین
ئەو چاکبوونش ئەگە بەڕاستی دروست ببێ ئەو کاتە بۆ هەموو کۆمپانیای خۆماڵیەکان باشە دەبنە خاوەنی پەیوەندبستان لەگەڵ ئەو عملە گەورانە لەگەڵ ئەو وڵاتە گەورانە بۆ ئەوەی هەموو شتی باش نەقڵ بکەن بۆ وڵاتە. پشکی ئێوە لە بازاڕی ئۆتۆمۆتیڤی عێراقا چەندێکە لە سەدا چەندی بازاڕەکەی ئێوەیە؟ ئێمە توێتەین لەگزیزین وەکو سەردار گروپ وەکو سەردار گروپ دەتوانین بڵێن 150 بازار بە زیادەوە. سەرکەوتنێکی گەورەیە بۆ کۆمپانیایەکی خۆماڵی چۆنی گەشتن بەوە؟ من نیم ئەوەی گەیشت بەوە گروپە ئەوەی گەیشت بەوە ئەو کەسانی کەەوە کار دەکەن ئەوان وایان کردووە کە ئێمە بگەین کە ناوی ئێمە بگاتە ئەو وڵاتانە کە ئەو تەقدیرە گەورەی ئەمڕە بە من درا حەقیقەتەن زۆر پێی سەربەرزم زۆر پێ خۆشحاڵم کە حکوومەتی یابان بتوانن تەکری ئێمە بکەن بە شتێکی ئەوها. جاین پرسیارم ئێوە لە ڕووی بزنسەوە ئیشێکی گەورەتان کردووە تاکوێستە بەڵام لە ڕووی وەبەرهێنانەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانە هێشتا شتێک هەیە کە پێویستەکە ئێوە بیکەن و خەڵک چاوەڕوانە لێتان بە تایبەتی بۆ نمونە کۆمپانیایەکی وەکو تۆیۆتا لە دەرەوەی وڵاتی خۆی لە دەیان وڵات کارگەی هەیە و مارکەکانی خۆی لەوێ بەرهەمەهێنێت تەنانەت لە تورکیاش تۆیۆتا کارگەی هەیە لە هەرێمی کوردستانە لە عێراقا کەی ئەگەنە ئەو هەنگاوەی بتوانن تۆیۆتا نەک تەنیا ئۆتۆمبیلەکانی بێنن سەرمایە و کارگەکەشی بێنن بۆی خزمەتی ئابووری هەرێمی کوردستانیش بکەن. حەز دەکەم ئەوەت پێ بڵێم ئەمڕۆ ئەگەر سەرمایە یابانیمان لەگەڵ نەبووە ئێمە نەمانەتوانی کار بکەین. سەرمایەکە هاتووە طبعا ئێمە کۆمپانیای سۆمیتۆمە کۆرپۆریشن لە یەکەم ڕۆژەوە ئەوان پاڵپشتی ئێمە بوونە بە هەموو قووەت و ئێستاش لەگەڵمانن ئەمڕۆ گەبیان بینی زیاتر لە 10 کەسیان لێرە بوون ئەمانە هەمویان بەڕاستی پاڵپشتی ئێمن بە سەرمایە و بە بەرنامە و بە کۆمەڵێک شت ئەوان پاڵپشتی ئێمەیان کرد باوڕیان بە ئێمە دا ئەو سیقەیاندای ئێمە بۆ یەگەشتینە ئەمڕۆ. ئەی بەرهەمهێنان و کارگە بەرهەمهێنان و کارگە ئێمەشتا لە پلەیەکین کەسمان دەوێت کەسەکانمان ئەبێ بگەن بە هەزاران لەو ڕەوشتە جوانانەی ئەوان فێر بن کە چۆن کار بکەن. کۆمەڵێک شت لە پێشمانە ڕۆژانە خەریکین قانونە تعلیماتە کۆمەڵێک شت هەیە ڕێگری یاسایی هەیە بەڵێ زۆرە زۆرە ئێمە دەتوانم بڵێم زیاتر لە 2 ساڵە بە دوای کۆمەڵێک شتی باشە گرد دەخۆین و دەمانەوێت بیگەێنینە صاحب قرار دروستی کات لە کوردستان و لە عێراق چونکە دەزانین پێویستمان پێێتی دەزانین ئەوە دەبێتە ئەنجامێکی زۆر پایدار و شتی باش بۆ خەڵکی عێراق و کوردستان بەڵام بەداخەوە زۆر بە هێواشی دەجێبەجێت. کەی کارگەیەکی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیلە بینین لە هەرێمی کوردستانە چکەم پرسیارە بێ لە ئێوە بکرێت ئێوە لە بازاڕەکە پلانمان هەیە پلانی بۆ دانراوە و باشی چۆتە پێش بەڵام هێشتا ماوێتی یابانەکانیش بەعام ئێمە نەکرد لەگەڵ یابانەکان بەڕاستی پەیوەندیمان هەیە ئێمە لەگەڵ بەریتانیەکان و لەگەڵ ئەمریکەکانیش پەیوەندیمان هەیە ئەو سێ وڵاتەمان هەڵبژاردووە کە پەیوەندیان لەگەڵە ببستین هەرسێ لە زۆر پاڵپشتی تیجارەت و دەرزدان و یەکێکی خۆمم زۆریان لێ فێر بوومە و هێشتاش زۆر ماوە فێر بم ئەو شتانە هەمووی بەیەکەوە ئەوە دەگەیەنێت کە بگاتە دروستبوونێکی باش ئەوەی تۆ جەنابەت باسی دەکەی خەو نییە کەسی ئێمەوە ساڵی داهاتوای بینین دوور نییە خەتووەیەکمان هەبێ چونکە هەندێک خەتۆمان ئێستا لە بندەسە بەڵام ئاشکرا ناکەین ئەشران نەکراوە هەیە. کاک سەردار زۆر سوپاس هەر سەرکەوتوو بی خۆشحاڵ بوو.